کۆرمۆر گازی عێراق و استراتیژیەتی ئێران بۆ گۆڕینی نەخشەی وزەی ناوچەکە. لە کاتی هەستیاری مێژووی عێراقدا کە گەرم و گوڕی دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت بەردەوامە و هەوڵی ئەمریکیەکان بۆ سەربەخۆی وزەی عێراق چڕبوونەتەوە، ئەو هێرشەی کە 26 تشرینی دووەمی 2025 کرایە سەر کێڵگەی گازی کۆرمۆر تەنها تێکدانێکی کاتی ئەمنی نییە، بەڵکو ئەم ڕووداوە پەیامێکی پرۆکسی جیۆپۆلیتیکی زۆر مەترسیدارە کە چەندین ئامانجی سیاسی، ئابووری و استراتیژی شارەوەی لە خۆ گرتووە. بە واتایەکی تر کۆرمۆر نیشانەی تێکەڵاوبوونی شەڕی وزە و کێشەی سەروەری نیشتمانیە لە نێوان دەوڵەت و دەوڵەتی سێبەر کە ڕاستەوخۆ پێمان دەڵێت ئیرادەی کێ کۆنتڕۆڵی داهاتووی عێراق دەکات. یەکەم ئاسایشی وزە و خزمەتکردن بە استراتیژی ئابووری ئێران. هێرشەکەی سەر کۆرمۆر ئاراستەی لاوازکردنی ئاسایشی وزەیە لە عێراق و هەرێم لە خزمەت استراتیژی ئابووری ئێراندا. دەتوانین بڵێن ئەم هێرشانە دژی ئەو پلان و هەوڵانی ئەمریکایە کە ماوەی 2 ساڵە هانی عێراق دەدات پشت لە کڕینی گازی ئێران بکات و بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێم پشت بە غازی ناوخۆیی ببەستێت بۆ دابینکردنی کارەبا. لە کاتێکدا فشار و هەوڵەکانی ئەمریکا چڕبوونەتەوە لەسەر حکوومەت و لایەنە سیاسیەکانی عێراق بۆ دوورخستنەوەی ئەو وڵاتە لە دەسوەردانی ئێران لە ڕووی ئابووری و سیاسی و هەژمونی پرۆکسیەوە، کەواتە کەمبوونەوەی غازی کۆرمۆر کە دەکرێت وەک سەرچاوێکی گرنگی کارەبای ناوخۆیی هەموو عێراق کەڵکی لێوەربگیردرێت، مانای ئەوەیە دەبێ عێراق لە دوای ئەو حکوومەتەش هەر ناچار بێت پشت بە سوتەمەنی شلی گرانبەها و ژینگە وێرانکەری وەک نەوتی ڕەش و گازاویلی ئێرانی ببەستێت بۆ بەرهەمهێنانی کارەباکەی کە سەرەڕای ئەوەی تێچووی کارەبای نیشتمانی بەرز دەکاتەوە هەوڵ و هۆشداریەکە بۆ ناچارکردنی حکوومەتی نوێی عێراق تا نەتوانێت پشت لە غازی ئێران بکات. هەرچەندە هێرشکردنە سەر کۆرمۆر یەکەم جار نییە، بەڵام لەو تەوقیتەدا واتای جیاوازی خۆی هەیە و کاریگەری لەسەر دوو پێکهاتەی سەرەکی دادەنێت. ئەم جۆرە هێرشانە جگەلەوەی ڕاستەوخۆ ئاستی مەترسی سیاسی و ئەمنی عێراق و هەرێم بەرز دەکەنەوە و لە کۆمپانیا بیانیەکانیش دەکات کە دوودڵ بن لە فراوانکردنی کارەکانیان یان سەرمایە گوزاری نوێ لە هەرێم و تێچووی کۆتایی پرۆژەکان لە هەرێم و عێراق بەگشتی زیاد دەکات. پەیامێکی تر بۆ حکوومەتی نوێی عێراق و دۆخی دەوڵەتی سێبەر. هێرشەکە لە تەوقیتی دانوستانەکانی پێکهێنانی حکوومەتی نوێ دەکرێت پەیامێکی ڕاستەوخۆش بێت بە ئاراستەی محەممەد شیع سوودانی باوەی سەرۆکوەزیرانی داهاتوو تۆ هەر کەسێکی تر و هەر حکوومەتێک بەبێ پرس و ڕاو مۆری ڕاستەوخۆی میلیشیاکان و چوارچێوەی هەماهەنگی نوێنەرایەتیان دەکات نابێ هیچ هەنگاوێک بنێ و هیچ بەڵێنێکیش بە کورد و ئەمریکا بدات لەبارەی وزە. بەم واتایەی تەنانەت حکوومەتی نوێژ ناتوانێت لە دەرەوەی ئیرادەی چوارچێوەکەدا ئاسایشی ژێرخانی وزە بپارێزێت ئەگەر هەوڵی جێگرەوەی گازی ئێران بدات. هێرشەکە ئەوە دەگەێنێت ئێران و پرۆکسیەکانی دەیانەوێت متمانەی جیهانی بە حکوومەتی نوێی عێراق زۆر لاواز بکەن بەوەی کە حکوومەت هیچ کات ناتوانێت لە ژێرهەژمونی گروپەکاندا ئاسایشی وزەی خۆی دابین بکات و پارێزگاری لا سەروەری خۆی بکات. سێهەم دەرهاویشتە استراتیژیەکان بۆ ڕۆڵی ئەمریکا لە ناوچەکەدا. لەو تەوقیتەدا هێرشەکە هاوکێشەیەکی پڕواتە دروست دەکات، بەتایبەت لە سەروبەندیکردنەوەی کونسڵخانەی گەورەکەی ئەمریکای هەولێر کە غازەکەی کۆرمۆر بەسەریدا دەڕوات. لاوازکردنی هەولێر وەک ناوەندی وزەیی لە بڕی بەغدای کۆنتڕۆڵکراوی پرۆکسی ئێرانی لە کاتێکدا ئەمریکا هەوڵ دەدات هەرێمی کوردستان بکاتە سەکۆیەکی سەقامگیر بۆ پەرەپێدانی وزە لە دەرەوەی دەسەڵاتی میلیشیاکان لە ناوەڕاست و باشوور، بەڵام هێرشەکە ئەو پەیامە دەدات کە هەتا ژێرخانی هەرێم پارێزراو نییە و دوای حکوومەتی داهاتووش هەر لەژێر کۆنتڕۆڵ و ڕەحمەتی درۆنەکانی میلیشیاکاندا دەمێنێتەوە. هەوڵێک بۆ گۆڕینی استراتیژی واشنگتن. ئامانجی بەردەوامیان هێرشانە ئەوەیە کە بتوانن واشنگتن ناچار بکەن بە پاشەکشە و دووبارە چاو بە پلانی خۆی لە بەدەستێنانی سەقامگیری وزە لە عێراقدا بخشێنێتەوە، ئەمەش بەمانەی کەمبوونەوەی کاریگەری جیۆپۆلیتیکی ئەمریکایە لەسەر عێراق. چوارەم پەیامی هێرشەکە هەڵوەشاندنەوەی دەوڵەت و هێزی ڤیتۆی پرۆکسیەکان. قوڵترین پەیامی سیاسی هێرشەکەش بریتیە لە پێکهێنانی حکوومەتی نوێ نابێت بە نرخی لاوازکردنی گروپەکانی بەرەی مقاومە بێت، بەڵکو لە داهاتووشدا ئەم گروپانە دەتوانن وەک دەوڵەتێکی موازی یان دەوڵەتی سێبەر لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت کار بکەن کە هەر هەوڵێک بۆ لاوازکردنیان لە هەر کاتێکدا و کوێیان بوێت بە ئامانجی دەگرن، تەنانەت ژێرخانی ئابووری نیشتمانیش دەپێکن. ئەوەش واتە ئەم گروپانە نایانەوێت ببنە بەشێک لە ئاسایشی دەوڵەت کە ئەمریکا و لایەنە عێراقیە میانڕەوەکان داوای دەکەن، بەڵکو دەیانەوێت وەک هێزێکی ڤیتۆ بمێننەوە کە هەر کات حکوومەت بە پێچەوانەی بەرژەوەندیان جوڵایەوە بتوانن بڕیارەکانی حکوومەت لەبارەی وزە، ئاسایش و سیاسەتی دەرەوەی عێراق بێکاریگەر بکەن.
پێنجەم پرسیارێکی ڕۆژئاوایی ڕۆڵی استراتیژی رووسیا لەو دۆخەدا چییە؟ ئەگەر چی ڕێک تێناچێت کە رووسیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ و فەرمی لە پشتی هێرشەکەەوە بووبێت، بەڵام ئەگەری زۆرە ئاگادار بێت، چونکە ئەو دۆخە سوودی استراتیژی بۆ رووسیا هەیە. بە دیوێکی تر بڵێم کێڵگەی کۆرمۆر لە نەخشەی وزەی جیهانیدایە و بەشێکە لە استراتیژی گواستنەوەی خاز بۆ بازاڕەکانی جیهان. و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەک پێشتر دەیویست لە ڕێگەی تورکیاوە خازی کۆرمۆر هەناردەی ئەوروپا بکات کە لە ڕوانگەی رووسیاوە ئەمە وەک بەدیلێکی کاریگەر بۆ غازی رووسیا لێک دەدرێتەوە. کەواتە تێکدانی سەقامگیری کۆرمۆر بۆ رووسیا ڕاستەوخۆ لە وەستکردنی هەر پرۆژەیەکی بەدیلە کە غاز بگەێنێتە ئەوروپا. بەم جۆرە ناسەقامگیری کۆرمۆر دەتوانێت پێگەی رووسیا وەک سەرچاوی سەرەکی غازی ئەوروپا بەهێزتر بکات. بە تایبەتیش لە ئێستادا خەریکە دەچێتە ناو دانوستانێکی یەکلاکەرەوە لەگەڵ ئۆکرانیا. شەشەم ناکۆکیە هەرێم و هەڕەشەکانی یەکێتی. ئایا دەکرێت یەکێتی بۆ کەمکردنەوەی کارتە لاوازەکانی لە بەرامبەر پارتی لە ناوخۆی هەرێم ڕێگەی بەو کارەدا بێت؟ لەم ماوەیەدا هەندێک بەرپرسانی ئەو حیزبە هەڵەیەکی زۆر گەورەیان کرد کە لێرە و لەوێ و لە لێدوانەکانیاندا هەڕەشەی بڕینی غازیان لە حکوومەتی هەرێم دەکرد لا بەرامبەر هەندێک هەوڵ و لێدوانی نافەرمی پارتی کە گوایە بەبێ یەکێتی حکوومەت پێک دەهێنن. لێرەدا مەبەستم ئەوە نییە گومان بخرێتە سەر یەکێتی بۆ ئەو کارە تیرۆریستیە، چونکە پێم وانە یەکێتی ئێستا لە بەرژەوەندیدا بێت ڕاستەوخۆ ئەو کارە بکات. لێرەدا من زیاتر مەبەستم ئەوەیە بڵێم ئەو جۆرە لێدوانانە دەکرێت وەک دەرفەتێک بخوازرێتەوە لەلایەن ئەو گروپە تیرۆریستانەوە کە بە نهێنی هێرش دەکەنە سەر وزە و ژێرخانی هەرێمی کوردستان کە دەکرێت دوو پاساوی پێ بدات. یەکەم تێکدانی نێوماڵی کورد و نێوان لایەنە سیاسیەکان بەتایبەت لە سەروبەندی هەوڵەکانی یەکخستنەوەی نێوماڵی کورد بە مەبەستی چوونیان بە یەکگرتووی بۆ بەغدا. دەکرێت ئەو هەڕەشانەی یەکێتی لە بارێبڕینی غازەوە بۆ ماوەیەک وەک پەردەیەک کار بکات لەسەر هێرشبەران بۆ پێی بەشێک لە تەرکیزی هێرشەکە وەک گومان دەچێتە سەر یەکێتی کە پێشتر بە ئاشکرا هەڕەشەی بڕینی غازی ئەو کێڵگەیان کردووە. هەرچەندەش ئەو هەڕەشانە تەنها دەودەوانەی سیاسی و چنگەپڕەی حیزبی نێوان یەکێتی و پارتی بوون. مادام بەشێک لە تەرکیز لا دەدات کەواتە خزمەت بە هێرشبەرانی ڕاستەقینە دەکات. لە کۆتاییدا ئەو ڕاستیە ڕوون بۆتەوە کە کۆرمۆر تەنها کێڵگەیەکی غاز نییە، بەڵکو هێمایەکە بۆ ئابووری و سربەخۆیی وزەی گەلی کوردستان و عێراق. لەم شەڕە استراتیژیەدا کە ئیرادەی دەوڵەت بە هاوکاری ئەمریکا لەگەڵ ئیرادەی گروپە پرۆکسیە ئێرانیە چەکدارەکان ڕوبەڕوو دەبێتەوە، سەرکەوتنیان شکستی هەر لایەک کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو ناوچەکە دەبێت. لێرەدا وەکو کورد پێویستە لە ئاستی مەترسیەکان تێبگەین. هەرێمی کوردستان کە هەوڵ دەدات ببێتە سەکۆیەکی سەقامگیر بۆ وزەی ناوچەکە و جیهان لە بەردەم هەڕەشەی هەڵوەشاندنەوەی ئەو پێگەیەدایە. ئەو لێدوانە نابەرپرسیارانەی ناوخۆ کە باسی بڕینی غازی کۆرمۆر دەکەن تەنها و تەنها خزمەت بەوانە دەکات کە بەردەوام هێرش دەکەنە سەر بەرژەوەندیەکانی کورد و پیلانە جیۆپۆلیتیکیەکان کە دەیانەوێت ژێرخانی کوردستان لاواز بکەن. پێویستە لایەنە کوردیەکان یەکگرتوو بن بۆ پاراستنی ئەو سەرچاوە نیشتمانیە، چونکە پاراستنی کۆرمۆر پاراستنی کەرامەت و ئایندەی ئابووری نیشتمانە لە بەردەم ئەو هێز و دەرەکیانەی کە نایەنەوێت کورد خاوەنی سەروەری وزەی خۆی بێت. بەردەوام بوون لەم ناکۆکیە ناوخۆیانە بە مانای دۆڕاندنی دۆسیەی نیشتمانی دێت لە مەیدانی وزەدا.